سەر چاوم من ناوم جەلالە ئەوە لێرە مارمە لە بە نەخۆشیەکەی خۆماتی مێرکوانە لەبەرەوەی گەوتم نێزیکە خزمەکان گوتیان هەموو ئەتوو ئەگە زوو بی عیلازت دەکەین دەستمان دەدگاتێ بەس ئەم لە تۆ بزاوە بووم پاشانەکە ئەو خانیان لێرە کرد تقریبەنەوە ژۆ دەماگە وڵا ئەو ئاوە هات ئەمە شەوێ لە ماری خەزورم بهاتینەوە نووستی نەمازانی سەردەماکی خێزانم گاز کرد وەرەگوتی جەلال هەستە ئاوما بە بنوەردەوێ ئەکا تەمەشام کرد ئەم گوتم بۆ درۆپێ وڵا هاتینە مەتبەقی ئاو ئەلێرێ بوو عیب نەبی چوینە ئەوشە خارجەکە گوتما ئێرە برنترا دەرکەمان نەویرای بکەینەوە ئاوەکە ئەلێرکوانە لەسەر لێوی دەبوو دوایە بەرە زیادێکە ها لە قەت دیواریدا لە پەنجەرەی تەمەشامان کرد یعنی عەوشە فول بۆ ئەولا دەرکە بووبووە بەرمیل ئەوە لە ساوێ دەسوورڕا ئەو جیرانەمان گوتی وەرنە سەخانی گوتمە خێزانم دەرکەی نەکەوە دەمان بە نەوێران بینە دەرێ وڵا هەر زیادی کرد لە مەتبەغی دەرکەمان شیشدا چوونە عەوشەی خارجی گوتماوێت تامینترا ئەمە بەخۆی کەتبوونێخەوێ ڕاستی لە دەورە پشتی چار شتەشی دەویست ئەمە سەعاتێک و چارەیەکە سەعاتێک و 20 دقە لەناو ئەو ئاوەی ماینەوە هەموو ئاو بوو بەشەر نەدەوێرە بێردابێ هەتا ئەوە دیتی گوتی جەلال کورەوە تانشی دەینی وتم لافاوە دەوڵەت دەینی ئەمە هەتا نەوێران بزانانی کاوخانێژ ڕووخایە پاشان سبەینە دنیا ڕوونی دیتما ئەوخانێشی برد بوو وڵا ئەوە سەردەماشی گوتی دیوارەکە ڕووخا گوتم لە جێ خۆت مەجوو لێ مەترسی ئەگە زۆر دەترسێت تەمەشای ئاوەکەمە لافە ئاچگەلە گەورە بوو تەمەشا کوڕە گوتم جەلال دەرکەکەی پێوە دەینەوە دەرکەمان شیش داوە هاتین نیم ساعاتێک لێ ڕاوەستان ئەو دوای هاتینە ئێرە ناعیلاج بووین هاتینە ئێرە ڕاوەستان گوتمان خوایە هاوار ئەوەی هاتینە دەرێ تەمەشای پەنجەرەمان کرد ئەو عیب نەبی ئەوام ئەوەی دەکرد گەمەی دەکرد تانچیمانشی نەفتەی هەموو دەسوڕا کوڕە گوتم جەلال دەرکەی شیش دەین جەلال دەرکەمان شیش دا و بتوینە مندا گوتم ئەی جەلال منداڵەکان دەیان زیرا لە زۆرێ گوتم کوڕە جەلال منداڵەکان هاتی مندا کارە باش بڕابوو بەرێ منداڵەکانمان هینا گوتم ئەدی گوچکەکە هاتین تەمەشا گچکەکە کانتۆر بەسەدا بەربیتەوە لەناو لانچێت کوڕە گوتم جەلال خنکا کوڕە جەلال خنکا عیب نەبی جەلال بڕە کانتۆرەکەی برد کرد بەبێ ئەوەی دەسترازەکەی بکەمەوە منداڵەکەم ڕاتیشە